لەم بەرنامەی کێشە و چارە بە دوواداچوون دەکەم بۆ گرفتی توشبوانی شێرپەنجە. زۆرن ئەو کەسانەی کە توشبووی شێرپەنجان خەمە گەورەکەیان بە دەستکەوتنی دا و دەرمانە لە نەخۆشخانەی هیوا. خۆ ئەگەر لەوێ نەبێ لەم بازارەدا چەند دەرمانخانەیەک هەیە کە ئەو دەرزی و دەرمانەی لایە کە هەر یەکەیان کۆڵێ پارەی دەوێ بۆ ئەوەی چارەسەری خۆی پێ بکە. ئەوانەی هاتوونەتە ئێرە دەیانەوێت بەرەنگاری دوژمنێکی ونبووی نێوجەستەیان ببنەوە. دوژمنێک پرزەی لێبڕیون. لە نێو کەش و هەوایەکی ماندووکەردا نەخۆشخانەی هیوا وەک هیوایەک دەبینن بۆ ڕزگاربوونیان لەو جەنگەی لەگەڵ نەخۆشی شێرپەنجە دەیکەن. بەڵام زۆر جار بەهۆی دابین نەکردنی دەرمان و پێداویستی تەندروستی لەلایەن حکومەتەوە نەخۆشەکان لێرەش بێهیوا دەبن، چونکە نەمانی دەرزی و دەرمان ژیانی چارەخوازان قورستر دەکات. ئێستا من یەک کێشەم هەیە، دەرزیەکان نامدەنێ لێرە ئەبێ بە پارە بیکڕم بە پارە ژیان لە نەخۆشێکی وەرەگرمەوەیان یەکێ بۆم دێنێ بە 1,150,000 لە سەیدەلیەکش لە سلێمانی هەیە بە تەنیا داوای 18 وەرەقاگا. ئێستا منیش توانای ئەو دەرزیم نەماوە، لێرەش هەیە بۆم سەرف ناکەن. بۆ لێرە بۆ نادەنێن وەڵای ئەڵێ بە لیزنێ لیزنەکەش خۆ من چی بکەم، دەسەڵاتم چیە، توانام نەماوە بیکڕم. ئیتر نازانم هۆکاری چی هۆکارەکەیشیان پێ نەوتم بۆچی سەرفی ناکەن، هۆکاری سەرفبوونەکەی چیە نازانم تا ئێستا. ئەو دەرزەی کە تۆ ینی پێویستت پێێتی بۆ نەخۆشیەکە بۆ نمونە لە دەرمانخانەی دەرەوە هەیە وانە نرخی چەنە؟ لە دەرمانخانەیەکی دەرەوە هەیە لە سلێمانی ناوەکەی نازانم بیرم نییە ئێستا لەم کاتێ داواش 10 وەرەقاکە. وەڵام من لە نەخۆشم وەرگرتوێتەوە خۆم کە پێویستی پێی نەماوە بە 1,150,000 لێم کڕیەوە. نەخۆشەکانی لێرە وەریگرتووی فرۆشێتەوە؟ وەڵام نازانم نەوەڵام من ئەوە لە ڕێی برادەر شتەوە وەرم گرتووە نەوەڵا نەخۆشەکانیش ناناسم. چەند جار تووشی و حاڵەتە بووی تۆ لێرە بۆکۆی کە دەرز بیکڕیتەوە؟ من هەر هەمووی خۆمێکڕم نامدەنێ حتا هیچانە بەکارێنی 21 ڕۆژارێ بێ دەرزیە لێدەم، 21 ڕۆژارێ بێژ دەوەرەقەوەی بە دەرزی. ئارەوەڵە توانای مادی خۆت دەرەقەی مادەی چییە؟ من ئاگر کوژێنەوەم ئاگر کوێنەش خۆتەزای ئەو مەعاشەکەیەتی ئەگەر وانە بێ خۆ من چ پێویستم بەوەی من ئەگەر لێرە بمدەنێ پێویستم بەوە نییە کە بڵێن بیکڕم چکە من توانام نییە. بۆ ئەوەی هەیەی شکر باشە، بەس بۆ ئەوەی نوێتی ئەرەوەڵا قورسە و زۆر قورسیشێ نەکەم. بەڵام ئێمە سوپاسی ئەو کەسانەیەکەین کە ئەم دەزاودا هینێ دامەزرانە و ئەم خەڵکە خزمەتی ئەم خەڵکەکە و مەمنونی کارمەندەکانیشین و مەمنونی ئێوەیشین. بەڵام بۆ خەڵکێ نەیبێ بەرەوەڵا زۆر قورسە. هەبووە حاڵەت بۆ نمونە لێرە دەرزی یاخود هەبێ نەبوو بێ جەنابتان لە دەرەوەێتان؟ وەڵای من تا ئێسان نەوەڵا نەمکردێ و محتاجی ئەو شتانە نەبووم و لەخوا بەزیایە من خۆشم وەزعم باشە لەخوا بەزیاوی. بەڵام خەڵکی فەقیر هەیە هیچی بۆ ناکڕێ، هەتا بۆی هەیە خەڵکی کەلارە، خەڵکی ڕانەیە، خەڵکی نازانم کوێ ئەملا ئەولایە کرێ سیارەکەیشی نییە. بەڵام هەیە ئەلحەمدوللا وەزعی باشە و مشکلەی. ڕۆژانە لانی کەم 300 نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوا دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر، چونکە لێرە چارەسەر بێ بەرامبەرە. زۆربەی ئەوانشی دێنە ئێرە خەڵکانی هەژارن، خۆ ئەگەر حکومەت هاوکاری نەخۆشخانەکە نەکات
ناچارن چاوەڕوانی دەستی ئەو خێرخوازانە بکەن کە هاوکاری نەخۆشخانە و توشبوانی شێرپەنجە دەکەن. بەڵام جاری وا هەیە هیچ هیوایەک بۆ دەستکەوتنی چارەسەرە بێبەرامبەرەکە نامێنێت. ئیدی دەبێت لەو حاڵەتەدا بە ناچاری و بە ڕێگەی قاچەق دەرمان بکڕن، ئەوەش بە نرخێکی گران دەستیان دەکەوێت کە زۆرێک لە توشبوانی شێرپەنجە توانای کڕینیان نییە. دەرمانەکان من باشە قسمێکی لێرە وەرەگرم شتێکی بەسیتم کڕیوە بەس خەڵک هەیە سایکێک لەو پیاوە بە ڕێزە ئەڵێ من هەژدە وەرەکانی دەرزیەکەم من بیستومە لە خەڵکی ئێرە هەبووە بە سێ وەرەقە بە چەندمە و توێتی مانگانە بێ بیکڕم ئاوا ینی هەیە بۆ نمونە بیست بێتە کابرا خانووی فرۆشت بێ مڵک و ماڵی فرۆشت بێ بەس بۆی چارەسەری خۆی مەڵە بیستوم هەیە وای وتوە نازانمی تر بەڵێ حاڵەتانە هەیە تەمان خەڵک دەرمانی لێ ئەبڕێک قسمە دەرمان هەیە لێرە نیە یان عیلاجەکەی لە شوێنی ترە سەهی وا هەیەڵێ لە تورکیاوە نێرم بۆم بێت لەم هەفتەیە برادێکی لێ بوو وا بوو وتی بەخوا و دەرمانم لە تورکیاوە بوو. هەیە سێ دەرزی تێگەی بای 120 وەرەقەیە هەیە بای 80 وەرەقەیە ئیتر کە لێرە بەکارێن بەجارخانەکەی نانا لە دەروی کرد لە دەروی کرد بەڵێ ینی دەرزیە بە چل وەرەقە هەیە 6 وەرەقەژێ ئیتر ئەنوا هەیە ینی کابرا 6 وەرەقەیەوە بە دەرزیەک لە دەروێنا دانێتی بای 6 دەفتەری خانوو 6 دەفتەرراو بەهین بە عیلاج ئێمە نەخۆشمانە ینی بۆ نمونە خانووی فرۆشتێ بۆی عیلاج بکرێت ئاڕەوە خۆی وایتەوە بۆچی ینی لێرە ئەو عیلاجانە نییانی بۆ کارەکەوەی کە زوو تەواو هەبێ نەخۆش زۆر تەواو بێ تەنوا هۆکار هەیە سا بۆ نمونە تۆ بۆ ئاوێکی ئاوا بۆ نمونە ئاوێکی ئاوا تۆ چەند دەرزی ینی کیمیایی بەکارێنی بۆ نەخۆشێک کە نرخەکەی چەند نەکەوێت وڵایی بەپی عیلاجەکە خۆ نازانی ناوەڵی تر هیوایەتیان عیلاجی تیا بای 100,000 بەڵێ ئەیە گەر بۆ نمونە بۆ نوعیشکە نەوەیکە بە ئەنواع شوە هەیە ملیۆنێکە هەیە 500,000 ینی هەیشە بۆ نمونە بای دەفتەرێ عیلاجی تێکردبێت جارێکی خۆی وای بێت دیسێ دەزیتیا بای 120 وەرەقە لە دەریشۆ کڕی لە دەرو کڕێتی بە زۆربەی جار هەیە تر لە پڕێکای تەخەم و خەستخانێک هەیە عیلاجی نامێنێ ئەوەی کەوا لە ناو بازاڕایە بە قاچاخێ ئەوانی کەوا بۆ شێرپەنجە بەکارێن بۆیە نەخۆشەکە بە ناچاری ڕوا قەرز دەکات یاخود پارێکی فای خۆشتێک دوجار ژەگەری سوپایی لێ نەکا کەس نەیزانێت لە بەروی ئەمە بەدۆ داچوونی زانستی بەپی ڕێپۆرتاتوانەی بۆ ناکرێت هەمووی هەروە تێپەڕیوە و هەروەش تێپەڕ دەرمان بەعزێکی بە ڕێگەی ڕسمیە بەعزێکی تریشی تەبعاً بە قاچاغیە کەەوە پێویستیتان پێێتی لێرە ئێستا تۆ نمونونەیەکم ێستا بە تۆ جێڕایە دەرمانێکی پێڵان ڕاز بیوریکەیس باشە بۆ منە لەوە چێ لە مانگێکا تۆ جارێک پێویست بێ هەموو دەرماخانێکش ناتوانانی بێنی نەنا هەموو دەرمانخانەیە دەتوانێت بێنی ئەگەر بە شێوەی ڕسمی بێ ئەویان من ناچمە مەسەری دەرمانشکەوە توانی لەگەڵ دکتۆری دەرمانساز قسەکەی بەوە نمونە ئەم دەرمانە لە خەستخانەی هیوانیە ئێستا نیمان باش نەخۆشەیە حتوشی حاڵەتێکە بێ پێڵەن تیومەر لایسە سندرەم ینی هەموو وەرەمەکەی تێگەشکە و تووشی حەزی گورچی لابێ و یوریگەسی دەچێتە ئاسمان و وەزعی زۆر خراپە بێت ئەگەر فریای نەکەوی لە خلال 24 ساعتە لەوە تێ نەخۆشەکەن بمرێ ئێ لە هیوانیە هەل هیچ خەستخانێکی حکومیانە تۆ چێکی وەرەقێکی بۆ نووسی بە کەسوکارەکە لە بچۆ لە مەرزەوە بچە بۆ مەریوان و لێ بیکڕۆبیێنە یا لێ بچە بۆ سلۆپی بیکڕۆبیێنە یا بچە بۆ ئوردون بیێنەوە شتی وابێ ئێ باشە تۆ بۆ نەخۆشەکەی نووسی لە هەنێ دەرمان خانە هەبووە کڕیوێنە و بەکاریشمانێنە و سپاس بۆ خوان نەخۆشەکە زۆر ئیسفادێ کردووە بەڵام ئەو دەرمانەش لۆچێ بە شێوەی ڕسمی نەهات دەرزی و دا و دەرمان نەما بێ بۆ نمونە تۆ لە دەرۆ بیکڕیە یەکجار هەموو جارێ الحەمدولیلا لێرە بێ یەکجار لە دەرەوە کڕین بە خزمەتمان باشەکەن دەستیان خۆش خزمەتمان جوانە
ئەوە لە کوێیان کەلار کەلا عیلاجەکانش گیرانە تاوان ئەگەر لە دەرەوەی ئەستا من کلیم لە دوێ گۆ چوومەتە عیادە بەڵێ چوومەتە عیادە و 200 شتێکم دانا دوو عیادەم کرد لە بۆنێک ئەژێ کلیت باش نییە بۆ تۆ قورسیشە تەبانوانە تۆ ئەو پارە و لە خواردن دەردەستمان ناچێت زۆر باشە پیاوم تەقایکی پێکوزران بە تەقاوتیەک تۆ واکەی کوڕەکەم ئەمتێ باشە عیلاج چەندێ بە عیلاجی ماگانە بۆنەوە دەن پێمان لێرە یێنێ یەک جاسەندم بە جاجارانە گەریە نەمێنێ ژێر پەنجە وەڵا قورسە کوڕم دەرەگە لاقی بی جارێ چەند خۆشی چ ناخۆی ئەڵێ جاریوە هەیە خەڵک ینی بۆ نمونە بەهۆی شێرپەنجانی عیلە هەیە بۆ نمونە سار و ماڵ و ینی کەوتۆتە سوال لەوەی کە تۆ بۆ نمونە عیلاجی بکات و داو دەرمانی دەست وایش حاڵەت وا هەیە وا هەیە لێ پەنجام مسقال ئاوتونم لە ماڵەوە هەمووی و فرۆشتووە جارێ ئەو عیلاجە لێرە نییە بێ لە دەرەوە بیکڕێ لە دەری شۆگران لە دەرەوەش کرانە هەیە زۆر جارەوە حاڵەتە لێرە یعنی من لە چاوی خۆم بینی بوو یعنی لە دەرەوە کڕیوانە هەیژە عیلاجەکانی سوک بێ لێرە هەیە نەخۆشەکە عیلاج کەسەکە ئاگۆڕێ مای چەند جار لە کەلاروی بۆ ئێرە بۆ لە مایکە سێ جاری تۆڕۆیتەوە تێ بەخوا کارتی یەک حەمکە پارەگەرە بدەی دەپانسیینەوە نەفەربی هەرگرانەوە سیارەی خۆتی لە ڕێ پەکمانەکە فێچینەوە بەحجاری لەوەی کە تووشی شێرپەنجە بێت چاوی لە دەستی خێرە و من بێ هاوکاری کا بۆی کە تایسەکە یارمەتی میدەدا یەک جار لێرە 200 یارمەتی میێندا ئینگشتی داین لە ڕەمەزانە کردنەوەڵە ئەو ساڵێک مانگێکە من ئاشۆ کوێ تەعدەی کەلار عادیژی خوا نوێژێ پەنجەکەم لە بیر مۆچێ تێم بوویرە ژمسە شتێکمان پێکەوە نەخراوە جادەکەش خۆی خراپە خۆی جادەی مەرجی بڕیان ژەکشی بڕیا تاپ و تۆز خۆڵارەوە بەخوا تاتین ێژم خۆزمە من بیلن با لە ماڵە بمرم بەسەوەی جادە مناڵەکانەوە بۆ نەخراوە جادەکە چارەسەری شێرپەنجە نەک تەنها بۆ توشبووان قورسە بەڵکو بۆ پزیشک و کارمەندانی تەندروستیش بە هەمان شێوەیە چونکە زۆر جار چارەسەرەکان کیمیایین ئێرە بەشی پێدانی چارەسەری کیمیاویە ئەو توشبوانەی لێرە چارەسەر دەکرێن بە دۆخێکی سەختە تێدەپەڕن و وەرگرتنی ئەو چارەسەرە زۆر ماندوو هیلاکیان دەکات بە گوێرەی ئاماری نەخۆشخانەی هیوا کە دراوە بە زووم ساڵ بە ساڵ توشبوانی شێرپەنجە ڕوو لە هەڵکشانە ئێمە ئاماری 6 ساڵی ڕابردوومان وەک نمونە وەرگرتووە کە ڕێژەکەی بەم شێوەیە بووە بە گوێرەی ئاماری 6 ساڵی نەخۆشخانەی هیوا ئەو کەسانەی بۆ پشکنین سەردانی نەخۆشخانەکەیان کردووە 36887 کەس بوون توشبوانی شێرپەنجە بە گوێرەی ساڵەکان لە 2018 2679 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون لە 2019 2770 کەس لە 2020 2926 کەس لە 2021 3090 کەس لە 2022 3118 کەس لە 2023 3187 کەس کۆی گشتی توشبوانی شێرپەنجە بریتیە لە 7,717 کەس. کابرا 50-60 نەخۆشەبینێ هەیە هەفتان نەخۆشەبینێ شتی وا هەیە لە دەرەوە شتی وایە وڵا دکتۆریشی ئەوروپی بێنە لە ڕۆژێکا 160 نەخۆشی بێ ببینە بە هەموو ئەمری دکتۆری ناکات هیچ ڕۆژەی نییە من بتوانم پێش یەک بڕۆم هیچ ڕۆژە ئێمە ڕۆژێ نییە دوان نییە سیان نییە دەنیە باش منەکەر بیکەمە عینادی بڵم کاکە من ڕۆژی بیز نەخۆشە بینم قانونیە نتوانم وانە چکە هەر فریا بیز نەخۆشەکەم چی ڕۆیە بە 6 مانگ سەرەی ناگاتە دکتۆرێ ئەی چی بکە قوڕ بەسەرە ئێمە زووریم پێمان ناوە بەدڵی خۆمانە
ئەخر ئەگەر بۆ نمونە ئێوە نەبین و عیلاجی نەکەن ئەگەر یەکیش نەهەیە. ئەی چۆن ئەی وایە ئەرەوەڵان نەخۆش هەیە مەسەلەن بۆ نمونە حاڵەتێک هەیە لە سەرەتانی خوێنە کورتخانە پێڵەن AML/MC احتیمال ئەگەر زوو فریای نەکەی لە 24 ساعتە نەخۆشەکە گیان لەدەست بێت. ئێوە پێڵەن حاڵەتی تەواری مێدیکال ئیمەرجنسی. ئەی تۆ چی لێگەی؟ ئێمە جووری پێ ناوە بەدڵی خۆتە بە کاتی خۆتە ژیانی خۆت ئەی بە خەڵک. ئیش ناکە ئەوە تقریبان بۆ 15 ساڵە ڕوە مدەیەکی زۆرە میز ناکە 6 ساڵە چەندێکات چۆی هیواکەن وڵی تقریبان ئەو کاکدانەی دەزانێت لەوانی 14 ساڵ 15 ساڵات چوو عێراق. یەکێک لە کێشەکان ینی جاریوە لە نەخۆشخانەی هیوا ڕۆیە کێشەی نەبوونی دەرمان و دەرزیۆمانێ ئەمە ڕوبەڕوویە بووتەوە. بڵێ ئەی چارەسەر ینی چیتان کردووە؟ وڵی چارەسەریتر خێرخوا زەمانداتێ نییە دەرج پاکەتی بە 130,000 هین دەمارە هین ئیتر بڵێم چی ئیشی جەنابەت چیانی چی کاسپیەکەی بژێوی دانیشتێنە لە ماڵە و معاشێکم 220,000 و معاشیش نەما. ئەم نەخۆشخانەیە لە ساڵی 2007 لە شاری سلێمانی کراوەتەوە. سنتەرێکی تایبەت بە چارەسەرکردنی هەموو جۆرەکانی شێرپەنجە ڕووبەرێکی نزیکی 10,000 مەتری دووجاییە. نەخۆشخانەکە سەر بە کەرتی گشتیە واتە نەخۆشخانەیەکی حکومیە و سەر بە وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستانە. وڵی کۆمەڵی خێرخواز هەیە لەم شارەیە بۆ خۆیان دەست لە خەزخانەی هیوا ببڕن قەت بە حکومەت ناچێ بڕێەوە باسەڕاحەت دێ پێ بڵم حکومەت هەنێ ئیشی باشی کردووە بەڵام وڵی زۆر شتیشی هەنێ کردووە حکومەت بە سەراحەت بۆ نمونە یعنی ئەم بینایە خەزخانەی هیوا هیچی تێ ناچێ ئەگەر مەسەلەم کرێ بە شەژۆنەوە با بینایشی وەکە خەزخانەی شار بێ ینی کابرا خەڵکەیە نەخۆشەکەی چاک نابێتەوە باشە تخوا لەسەر بیناکەمە پێشوازام چەندجارە قسەمان لەسەرەوە کردووە ئەم بینایە لەم شوێنە دروستە بۆ نەخۆشخانەی هیوا وڵی بازیش دەیە زۆر نامەنتیقی سە خەزخانەی چاوەکە بینیوە ئەڵی چاو خسیانەتە چاڵی چاوەکەەوە هەر ڕێگاوە چاڵی چاو بینیوە چاوا چۆنێ خەنە چاڵی ئەو شوێنی خەزخانی چاوە ینی بۆ نمونە خەزخانەی هیوا بانی بەڕاستی پێ بڵم سنتەرێک کە ئەو هەموو سمعە باشەی هەیە ینی تۆ ئێستا گەرزەلامی ئیشی باشە بۆ بکە دەستخۆشی لێکە یا سزایی نابێت دەستخۆشی لێ بکەی سێڤیسی خەزخانەی هیوا حکومەتی هەرێم دایمە شانازی بە خەزخانەی هیواوەکە وانە چێ کردوێتی ئەم شانازیە کارمەندەکانێکن برای عزیزم ینی ئەبێ تۆ ئەم شوێنە پێش بخەی دەستخۆشی لێ بکەی نەکسار بێتەوە نیە بڕوان پێ بکە بەیانیان کە منیم بۆم ژوورەی خۆم جاری وای ئاوا بە خەڵکە لە مامە گیان کاکە گیانۆکو چۆن لە دارستانێکا بڕۆی بە ڕێگای ئاوا دارودرەخت لە خۆلاوی بێتە ژوورەکەی خۆ ئێ با بە خەڵکی تیان نەخۆشە وڵی خەڵکی تیا عمری 80 ساڵ 90 ساڵە ئێ لە هەموو شوێنێک ئەم کەسانە بێ ڕێزیان لێ بگرێ بێ شوێنەگە بێ ئیسراحەت کاتە شوێنی دکتۆرەکەی بەرەکەی وڵی مرافق و نەخۆش ئەچێ بە ناوێکە وڵی بۆنی عرەق و بۆنی هەناسە و هەمووی تێکەڵە بێ ئەلەویانە ینی با ڕاستی پێ بڵێ ئەمە وەزای خەزخانەی نەخۆشخانەی هیوا چییە نەخۆشخانەی هیوا باشترین دەرچەیە بۆ هەموو ئەوانێکەوە نەخۆشی شێرپەنجە تووشە بن چونکە هیچ کەسێکی ئاسایی مام ناون تا ڕادەیەک دەوڵەمەند بەرگی ناگرێت بۆ ئەوەیەوە پرۆسەکانی چارەسەری بە ئاسانی بکات هەمووی لە ئەهلی لەبەرەوە ناکرێت ئیهمالکرێت یەک دوو نەخۆشخانەی هیوا ئێستا وەکو شوێنێک وەکو بینایەکی لاتوە هەر ڕۆژە و لایەکی ئەجوڵێنرێت لەبەر چی لەبەر شوێنی بیناکە هیچ گونجاو نییە ئەوە زیاتر لە 7 ساڵ لە باسی دابینکردنی زەویەکرێت بۆ نەخۆشخانەی هیوای گەورە بوونیشی لەوێ مەترسیدارە بۆ بەدڵنیاییەوە تۆ نەک هەر بۆ دانیشتوانەکە ئێمە بۆ خۆمان کە لە ناو نەخۆشخانەی هیواین وەکو سەرەتاش لە پرسیارەکەی تراوتم لە باسی قاچاقەکە ئێمە کیمۆسیراپی خۆی زۆر جار ئەگەر لە کەس بۆ کەس جیاوازە بەڵام لە ڕووی زانستیەوە ئەبێتە مەترسی توشببوونی بە شێرپەنجەت هەیە بە بەرکەوتنی بە مەوادی کیمۆسیراپی لەبەرەوە بەدڵنیاییەوە اینجا ئەمە بەدەر لەوە ئەوانی نەخۆشی شێرپەنجیانەیە جۆرەها ڤایرۆس و بەکتریا تووشیانە بێت بۆیە مەترسی بڵاوبوونی وانایە بۆیە بەدڵنیا شێوازی بیناکە ناوخنەکەی ئیدارەدانەکەی هەموو ئەمانە گرفتی گەورەمان هەیە. ساڵی 2012 پەرلەمانی کوردستان
یاسای سندوقی کۆمەکی بۆ توشبوانی شێرپەنجە دەرکرد. نەخۆشخانەی هیوا لە سلێمانی و نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر و نەخۆشخانەی ڕزگاری لە دووەک ئەندامن لە سندوقەکە. ئەم سندوقە یارمەتی دەربووە لە چارەسەرکردنی سەدان کەس کە توشبووی نەخۆشی شێرپەنجە بوون و توانای مادیان نەبووە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە. ئێستا لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سندوقی کۆمەک دانراوە کە هاوڵاتیان لە ڕێوە پارە دەبەخشن لە پێناو یارمەتیدانی توشبوانی نەخۆشی شێرپەنجە کە توانای داراییان لاوازە. بەڵام ئەم پزیشکە زانیاری گرنگ لەسەر ئەو سندوقە ئاشکرا دەکات. سندوقە خۆتانزانن ئەو وەختە بە ناوی قەیرانەوە بڕێ لە پارەکەی بە ناوی ئەوەی کەوا بەکار هاتۆ بۆ موچە پاشان سیویلە لە ناو بانکەکانە نییە. بەم شێوەیە ینی پارەی ناو سندوقەکە براودرا بە موچەوە لە کاتێکا بۆ چارەسەری شێرپەنجە بوو. بەڵێ وەختی خۆی دکتۆرەکەت بە ئاشکرا ئەوەی وتو جا بەدەر لەوەش سندوقەکە حسابکە پەخراوە. بە نمونە ئێستا بۆ ماوەی 2 ساڵە و بەرەو زیاتریشە چێ عقدی سندوقی شێرپەنجە نەکراوە بۆ کڕینی دەرمان. ئەمجار کەسیش نازانێ ئێستا چەندی تایە پارەی تێکرێ. وەکو کەس نازانێت چەندی تایە وەکو ڕقم لە بەنکەکان هەیە هەم بەشی سلێمانی هەم هەولێر و دۆک ئەمانە هەیە. بەڵام وەکو ئەوەی سوی لە نەخێرنەوەڵا هیچ کەسێک نازانێ و بەڕاستی من وا هەستەکەم خۆیان بەویست شکەوەی کەوا من زانیاریمە بێ زیاتر بەویست ئەم شتەکراوە بۆی کەوا نەخۆش زیاتر ڕوو کاتە نەخۆشخانەکانی دەرەوە بۆی کەوا نەخۆش زیاتر بەهانی بۆ بێنەوە کەوا ئێمە وەکو حکوومەتی هەرێم لە قەیرانین ناتوانین ئەمانە کە فەرکەین لە کاتێکە بچێتە دەرەوەیان نەخۆشخانە هەلێکان. بچێتە دەرەوەمە بەسمان لە نەخۆشخانە ئەهلەکانە هەڵبەتە گەرێکێکی ئیمکانێتێکی زۆری هەیە بێ پەنای بردووە بۆ دەروی وڵات ئێمە ڕۆژانە بەرکەوتمانە بێ لەگەڵ ناسیا و دۆست و نەخۆشی ئاها بەڵام نەخۆشخانی ئەهلیە ئەوەی کەوا لە بازارە پێوتێتە کلینیکی کۆمەڵگەی پزیشکیە یا شتێکە. نەخۆشخانەی هیوا سەرباری ئەرکە زۆرەکەی بەڵام ئەمیش بەدەر نییە لە کێشە و کەم و کورتیەکان و ئەگەر چارەسەر نەکرێن کاریگەری نەرێنی لەسەر ئەو توشبوانە دەبێ کە شەڕی مانەوە لە ژیان دەکەن. سیرەکەی ئەم نەخۆشە 6 مانگ ساڵێک متابعی خستخانە هیواکە ئەمە ئەگەر چاک بێتەوە ئێگەر دوور بێن هەنیشتریان هەیە درێژخانەوە بێ بە مەدەل عمر عیلاج وەرگێ ئەمە هەنیشە هەنیشی تریان هەیە بۆ متابعە ئەبێ 2 مانگ 3 مانگ جارێ سەرێ لێباتەوە ئەم پیاوە بەڕێزە یا خۆشکە بەڕێزە ماڵی لە قەڵازێ یا لە هەڵشۆیە یا لە شوێنەکە نزیق خانەقین ئی باشە تۆ هەر بم هاجادە جوانانەیە بێت و بڕە ئەمە بۆ خۆی مزازەفە نییە ئەمە کرێسیار و مەسروفی ناوێ ئەی باش جاری وا هەیە لەوە مشکلەترەوێت جاری وایە دەرمانەکە نامێنێ بۆ ژمارەی نەخۆش زۆرە هەنێ دەرمانمان هەیە بە کەمێتێکی زۆر کەم ئەکڕێ بۆ خەسخانەیەوە ئەلێەوە مشکل لە گەورەکە دەست پێکە وەڵاهی نەخۆش هەیە یعنی ئیتر چوزانم خێر خواست سواڵی مزگەوت کورە هەموو شتێکی کردو وەڵام زۆری تیا خانووی فرۆشە بەداخەوە. نەخۆشخانەی هیوا نەخۆشخانێکی 180 تەختی تایبەت بە چارەسەرکردنی شێرپەنجەیە لە ئابی 2007 لە ناوچەی قڕگەی شاری سلێمانی دروست کراوە. ڕۆژانە 300 نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوا دەکەن. لەو ڕێژەیە نزیکەی نیوە واتە 150 چارەسەری کیمیایی وەردەگرن. تۆ بتەیە دەرمانێک بکڕی بۆ نەخۆشخانەی هیوا کتابێک کە کرێ لێرەوە بۆ ڕاستەی سەح باڵێن فەرمانگەی تەندروستی ئەبێ و بەرزی کاتۆ بۆ وەزارەت بۆ سنووق بۆ دارایی داهنی کۆمەڵێک گڕۆتینی زۆری بەداتەوە زیاتر پێویستیتان بەو خەڵکانەیە کە هاوکاری هیوا ئاکات و یاخود ئەو دەرمانخانانش کەم دەرزیانی تیافرۆشێت. وەڵی تا ڕادەیەک لە بەشێکی ماشمان لە حکوومەتی عراقیەوە بۆیە سنووقی کۆمەکی شێرپەنجە هەنیچێکڕێ فەرمانگەی تەندروستی سلێمانی هەنیچێکڕێ بەڵام مشکلەیەکی تر هەیە کە زۆر گەورەیەوەیە ئێستا زۆر کۆمپانیای ئەسڵان بەشداری تەندەر ناکازانگ بۆ کابرا بۆ نمونە بای 10 ملیار دینار دەرمانی کڕیوە بۆ نەخۆشخانەی بۆ نمونە شاری یا نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر یا نەخۆشخانەی ئازادی لە دۆگ یان نەخۆشخانەی هیوا لە سلێمانی چکە فەرقێک نییە لە بینی محافەزەکانی کوردستانە پارەکەی بۆ پارەکەی وەرنەگرتووی 5 ساڵ پێشێسا تۆ کۆمپانیا هەبێ بەشداری تەندەرەکەیتەوە هەڵەیە گەر یەکەم جار هەڵەیان خەڵەتانم
خاصە بە بکارم گرێ 2000 خوا خۆم بگرێ ئێ بۆی کاکەم ناکرێت. هەر توشببوویەکی شێرپەنجە کاتێک پێدەنێتە ئەم نەخۆشخانە دوو خەمی گەورە ڕووی تێدەکات. خەمی یەکەمیان چارەسەرکردنی نەخۆشیەکەیەتی و خەمی دووهەمیان گیرفانێتی، چونکە زۆربەی نەخۆشەکان کە ڕوو لەم نەخۆشخانەیە دەگەن خەڵکانی هەژارن، یا ئەوە تا دەبێت دەست لە خەڵکی دەوڵەمەند و سەرمایهدار پام بکاتەوە، یا ئەوە تا دەبێت حکومەت بە بەردەوامی هاوکاری ئەم نەخۆشخانەیە بکە بۆ ئەوەی دەرزی و دەرمانەکانیان بۆ دابین بکە. خۆ ئەگەر دەرزی و دەرمانی نەخۆشەکان لێرە دەست نەکەوت، ئەو کاتە نەخۆشەکان دەبێت چاویان لەم سندوقە بێت بۆ ئەوەی خەڵکی سەرمایهدار پارەی تێ بکەن و ئەوانیش لەو ڕێگەیەوە دەرزیەکانیان لە دەرەوە بکڕن.